ئێمە دیارە دوێنێ بە کۆی دەنگ بریاردرا لە سەرکردایەتیە ئەو ڕێکەوتنێکە لە 5/2 لەلایەن هەردوو وەفدی پارتی و یەکێتیەوە ئیمزا کراوە. ئێمە ڕازین بەو ڕێکەوتناوە بریارمان لەسەرداوە و جگە لەو ڕێکەوتنا ناتوانین ینی درێژە بە دانیشتنەکان بین. تا ئێستا هەر پەیوەندیەکان بەردەوامە و بە پێی ئەعلامەکانیش ینی هی لای برادرانی پارتی ینی نەرمیان نواندووە، بەڵام نەگەیشتووەتە ئەو ڕادەیەکە ینی ئێمە وەکو هین گەیشتمینەوە دانیشتن بکرێت و ئیمزای لەسەر بکرێت. بە ڕەنگە ئومێد دەکەین لە داهاتوویەکی نزیکە وەڵامێکی وابێت کە ئێمە بەڕاستی حەزمان لە دوو ئیداری نییە و دوو ئیدارەی خزمەت بە پرۆسەکە ناکات. ئێمە بریارمانداوە ینی ئمە چاوەڕێیەکەین کە برادرانی پارتی بە ئیجابی جوابنەوە و ئەوە بخرێتە سەر کاغاز و ئیمزای لەسەر بکرێت. ئەگەر ئەوە کرا حتمما ئێمە بەشداری بین لە کۆبوونی سبەین. ئەگەر ئەوە نەکرا ئێمە بریارمانداوە بەشداری ناکەین لە